خارە کوی وەزت کووە هەواڵت کووە سعات باشە گوندی قاسمیە ئەمە هاتین گوندەکەتان زۆر خۆشە بەس کو دەرێ کەمتر سیمای گوندی پێوە دیارە زیاتر شکلی شاری دات ماشەڵڵا عادیقە و ئەوقەش خۆشە زەمان گوندەی مەلە هەموو گوندا خۆشترە وەڵڵا ئەوجە گوندەکەدا خۆشە بۆ دیارە شەکە لە پێش چاوێ ئاوادان بیا ڕەبی ئینشاءڵڵا خۆشە و ئەتوش خۆشت کردێ بەو دارمی خوای خۆش کردی ئینشاءڵڵا تەمام خوای ئەگەر خوای گەورە بەرەکەتی دەختی خۆش نابی کوی سعات کووە لا بە تەماری خوای لە گوندی قاسمی ئیشکار چێ بە چ خەریکی ئیشکار پێشیان ئەلعا قەدیم ئێستا وەبزانم باش و پێشانەوە بە هەڕۆشنەوە ئەدیتە بیت ئەدە چا خۆشتر بوو گابێ بێ قەدیم ژێرمەوە گەبێ بێ هەوڕۆ ژێرم چا خۆشتر بوو ها هەوڕۆ خۆشترە ئەوڕۆ خۆشتر ئەوەم ئەو قسەم پێ خۆشە لەبەرەوەی ئەوی لێ دەپرسی دەرێ کە ئەکە قەدیم گەلە خۆش بوو قەدیم ئاو چی کوندی ئاوێ لێ ئەلا کوندی ئاوێ ئەبن کوندە گەرمە بوو دانیسمیانە باش دانیوەرە تەنگۆ میزە ناخوراوە نەدەخوراوە درون ڕەشی نەکرد شەکرە و زەنجەر و ئەولا ماریش خراپە بوو دەغریش نافرۆشە ئەدن و ئەوی دەوی دەکەوە دەرە کاکە قەدیم خۆشتر بوو وەڵڵاهی بلا هیچ خۆشتر نەبوو خۆشتر نەبوو خەراتر بوو سەد قەت خۆشترە ئەلعا ئەلعا حاڵم بە خەوێژێت معاشش باش وەرگی خەوکە باش شەکە ماچیت کە بکە ئەوێوە شەڕەنێکە بالی پێ دەکات ئەوێوە ئەتوو یعنی ئێستا خۆشترە بەرێ بەرێ خۆشتر مرتاح و ئیسراحەت و خۆشترە سەد قەت خۆشترە چ ئیش ناکەین هیچ کو دەرێ تەقاعودێکم پیرژنی تەقاعد ئایبینە مامۆستا ئەمە هەر هاتین لێرە جەماعەت گوتیان مامۆستا مدیری مەکتەبێریە تەڵەبەتان زۆرە بەناوی خوای گەورە میهرەبان ئەگە بەس عەفو مایکە نێزیکەوە بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا بەناوی خەڵکی گوندی قاسمیە بەخێرات تشگەر هەموویەکتانەکەین بەخێوێن سەرسەر و سەرچاوان هاتن ئەوەی بەنسبەت پرۆسەی پەروەردە لۆت باز بکەم قوتابخانەمان قوتابخانەی گوندی قاسمیە یەکێکە لە قوتابخانە هەرە دێرینەکانی سنووری دەشتی هەریر و باتاس توانین بن لە ساڵی 1970ەوە قوتابخانەی لێ دامەزراوە ئافتاویەکەوە 55 ساڵە بەڵام شێوازی بیدایەتەکەی کە قوتابخانەکە دامەزراوە بە شێواز لە نوێژی ڕسمی یعنی بینایشی حکومی میری بەوش دەرەجەی نەبووە بەڵکو لە خانی قوڕەکان بووە هەندێک لێرە بووە گواستات و شوێنەشکە بە پێی پێداویستی شوێنەکە ئیشەکە کراوە بەڵام دواتر وردە پەرەی پێدراوە تا ساڵ 1970 بینای حکومی لە قوتابخانەکەمان دروست کراوە و تا ئێستا الحەمدولیلا هەر بەردەوامە قوتابخانەکەمان لە پۆلی یەکی بنەڕەتیەوە تاکو پۆلی نۆی بنەڕەتیە ئێستا لە 2009 تا پۆلی نوێ لێبەر بەشێک لە قوتابیانی گوندەکانی دراسێمان وەکو باشووری خواروی خەیلانیان و پێشتر قوتابی گوندی مەرزان و بەردەگەور لە تەنیشمان و ئەوانە لۆ تەواوکاری قۆناغی بنەڕەتیەکە بابرێن 7 و 8 و 9 لەوێ نەبوو داهاتن لە کنەوێن تەواو کرد الحەمدوللا بەسەرکەوتووی مامۆستا تازە مام ئاجی کودەی لە نێوان ڕابردوو ئێستا مقارنەش کرد گوتی ئێستا خۆشترە و ئەنی چەند نمونەچی هیناوە زۆر مامۆستایان گلەی ئەوی دەکەن دێن تەڵەبێ ئێستا قوتابی ئێستا کودەی ڕوویان گەلە قەیمە یان حساب لە مامۆستای ناکەن یان کودەرێ مامۆستا لێدان و شت نمایە تەڵەبا بڕک کودەی میرکوڕ بووینە قەدیم باشتر بووە ئێستا لە پرسیارەکەت جوانە پرسیارەکە بە وردیشی بکەینەوەوانەی کاتێکی زۆرتر بگری و یەک دوو هەندی زیاتریش لەخواگری یەک بەنسبەت پەروەردەی پێشوو من لەگەڵ ئەوەدام کە پەروەردەی پێشوو پەروەردەیەشی بنیاتنەر و نەزەعەت بووە بە حکمی ئەوەی قوتابیەکانی ئەو سەردەمی ئەگەر پۆلی یەک بچوبانە قوتابخانە ئێستا تەماشەکە لەو کاتی کە پۆلیەکی یەکیان خوێندیە یەکی سەرەتایی کە خوندیان لۆ ئێستا ئەتوانن بنێن بەرامبەر بە پۆلی نۆی بنەڕەتی هەیە وەکو فێربوون باسی خینی پێشتر بکەین بەشێک لە خوێندنێ تەواوکەی خوێندنەکەی لێدان هەبوو ئێستا ئەو لێدانن نمایە ئاخرجا پرسیارەکەش جوانە خۆی لێدان ئەمن لەگەڵ لێداندانی وەکو لێدان بەڵام سەرزنشکردنی قوتابی تۆزەک یعنی ڕقابەبوون لەسەر قوتابی ئەوە مانای ئەوەی حەز بە ترسێک بکاتن چونکە لە شریعەتی ئیسلام بگەڕن و شریعەتی ئیسلام کاتی خۆی کە وحی لە پێغەمبەر هات کاتێک حەزرەت جوبرەیل هات پێی فەرمووی دووری خوددا لەسەر پێی فەرمووی اقرأ گوتی لا ئەنا بیقاری فەرمووی گوتی من خوێندەواریم نییە ئەوجا هەتا ڕای گوشی قەرچە قەرچی پەراسوەکانی هاتوو ئینجا گوتی اقرأ بسمیکە ئاەتەکەی تەواو کرد
کەواتە ئەمەلێ لەم سۆنگەیەگە تەماشا بکەنێ لەوانەیە سونەتەشی موەکەدش بێ لە جێ خۆی کە مامۆستاش لەگەڵ قوتابی هەمان ئەو دیراسەیە پەیڕۆ بکاتن لۆ ئەوەی قوتابی فێر ببی بە حکمی ئێستا قوتابی ئازادی زیاترە ئازادی ڕەهای زیاترە ئەو سۆشال میدیا و ئەو ئێشتانە شتەکان زۆر تەکنۆلۆژیا ئێستا زۆر باوە بەڕاستی قوتابی وەکو پێویست لە قوتابخانە نیە و ئەوەی کە ئێستا تەخەڕۆجی شەکات نتوانین دەرج بچی ئەم یەک بەخۆ ئەگە غەڵەت نەبم وەکو کەسێکی پەروەردە ئەتوانم بڵێم کەسێکی بە شەهادەی بەڵام نەخوێندەوار ناوی بنێ ئێستا وایە خوێن بوو و هەرواش بووە بەڕاستی قەلب ساغ بێ